بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان خۆشحاڵم کە لەم دیدارە تایبەتەدا بەوەی عزیز و خۆشەویست چات بووینەتەوە بۆی قسە و باس لەسەر چارەنووسی مامۆستایانی وانە بێژ بکەین. لە کاتێکدا نزیک بە 14 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان لە نوێگەریەکی تایبەت بۆەوەی کە خزمەت بە پرۆسەی پەروەردە بکە لەبری دامەزراندنی مامۆستایان بە فەرمی هات مامۆستایانی وانەبێژی دروست کرد لەوەی کە بە شێوازی وانەبێژ وانە بڵێنەوە لە بەرامبەردا موچەیەکیان وەکو وانە پێ بدرێت. ئەمە کەڵەکە بووە نزیک بە 14 ساڵە بەڵام تا ئێستا جگەل لەوانەی کە ڕێژەیەکی زۆر کەمیان نەبێ ڕەنگە هەندێکیشان متوانم بڵێن پاڵپشتیەکیان نەبێ بۆی کە بتوان ببنە فەرمی تا ئێستامانە نەبوونەتە فەرمی واتە ئێستا مامۆستا هەیە 14 ساڵە بەوانە بێژی وانە دەڵێتەوە بەڵام تا ئێستا ئاوڕیان لێ نەدراوەتەوە ماوەیەکیشە مامۆستایانی وانەبێژ لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان گردبوونەوە و ناڕزایی ئەنجام دەدەن بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە بۆی کە بزانین چارەنووسی مامۆستای وانەبێژانە چیان بەسەردێت قسە لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد کەمال نوێنەری مامۆستایانی وانەبێژ وەروە مامۆستا بەخشان عوسمان وەکو مامۆستایەکی وانەبێژ وەروە خاتوو بەدرێ ئیسماعیل ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری مامۆستا بەخێر بن. زۆر سپاس. مامۆستا محەممەد لە جەنابتەوە دەست پێکەین. ئەم جارە جددی لەسەر شەقامنیا هێشتا وەکو فشارێک دەتانەوێت فشار بکەن بۆی کە هەندێک بەڵێن کە پێشتر پێتان درابوو جێبەجێ بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ کەناڵی پەیام بۆ سازدانی ئەم دەرفەتە. لە ڕاستیدا ئێمە جارەکانی تریش جددی بووین لەسەر داواکاری خۆمان بەڵام ئەوەی کە جددی نەبووە لە وەڵامدانەوە لایەنی پەیوەندیدار و وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان بووە چونکە لە کۆمەلگای مەدەنیدا تۆ کاتێک کە بڕات بە توندوتیژی نیە یەک یاداشت دەنووسی یان لە فەیسبوک پۆستێک دەکەی داواکەی کە مامۆستایانی وەزارەتی پەروەردە جا هەر چینێکی بێ تەوانەوەش کێشەیە چینایەتیەک لە وەزارەتی پەروەردەیە کە دوای قسەی لێ یەکەین داوا دەکەی کە کێشەیان هەیە کێشەکەیان لە ڕووی مادیەوە لە ئاسێکی زۆر نزم و نەویدایە کە پێویستە چارەسەر بکرێ بەڵام کە تۆ وەڵامی ئەم داواکاریانە بە یاداشت نادیتەوە دەبێت بە 2 یاداشت دەبێت بە 3 یاداشت و هەتا ئێستا ڕێژەی یاداشتەکانی ئێمە نزیک بۆتەوە لە 550 یاداشت ئێمە جددی بوونە لە ڕابردوودا بەڵام ئەوەی کە جددی نییە ئەو وەزارەتەیە کە ناوی وەزارەتی پەروەردەیە و بێباکە بەرامبەر هەموو یاداشتێک بەرامبەر هەموو داوایەک بەڵام ئەوەی کە ئێستا جەنابەت ناوی ئەنی جددی گۆڕینی شێوازی داواکاریەکانمانە لە یاداشت و کۆبوونەوە لەگەڵ وەزیر و کۆبوونەوە لەگەڵ پەرلەمانتارەکان بەوەی کە بایکۆتی پرۆسی خوێندنمان کردووە واتە هەنگاوەکانمان هەنگاوی قورستر و کاریگەرترە کە ئێستا جەناب لە بۆی ئەڵێم جددی لەبەرەوەی کە فترەیەکە ڕەنگە خۆپشاندان ئامانجەکانی نەیە نابێتە دی و بە جۆرێ ساردبوونەوەی پێوە دیار بووە بەڵام گردبوونەوە ناڕزایەتی ئەم جارەی مامۆستایانی وانەبێژ هەندێک مەسج و پەیامی زۆر تایبەت و جددی تێدا بوو کە جیاواز بوو لەو ناڕزایانی ڕابردوو بۆیە دەڵێم بەڵێ بێگومان ئێمە لەناو خۆماندا چ لەسەر ئاسی نوێنەرەکان و چ لەسەر ئاسی مامۆستایانی وانەبێژ بە گشتی بەڵێنی ئەوەمان داوە کە جارێکی تر بە ناوی وانەبێژیەوە ناچینەوە هۆڵەکانی خوێندن و دەبێ وشەی وانەبێژی لە ناوەکانمان لێ بکەنەوە و ئەو چینایەتی کە ئێستا لە هەر کەسێک بپرسی ئەگەر مامۆسا بێ بڵێ جەنابەت پیشەکەت چییە پێت ئەڵێ من مامۆسام تۆ بێکسەر لێ بپرسی مامۆسای وانەبێژی یان مامۆسای دامەزراوی باشە ئەو پێشتر گرێبەستیشە بوو ئەم چینایەتێ دەبێت کۆتایی پێبێ یعنی تاوەکو کەی تۆ 13-14 ساڵ دەتوانانی مامۆسا بە مەقتوعەیەکی 300,000 و نەک 300,000 مامۆسا هەبووە مامۆسای وانەبێژ مانگێک 12,000 بۆ ماوەتەوە کە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان باش ئاگاداری و دۆخەن تۆ تا کەی دەتوانی ئەبەم جۆرە وەزارەتی پەروەردە درێژە پێ بدەیت بەڵێ بێگومان جددین و سوورین و هیچ شتێکیش ساردمان ناکاتەوە لە ئەو خەباتە مەدەنی کە دەستمان داوەتە ئێستا چەند هەزار مامۆستای وانەبێژمان هەیەوە لە چه شوێنێک هەیە بە پێی وتەی خودی وەزیری پەروەردە لە کۆبوونەوەی 16 ئەم ساڵ لە هەولێر کە کۆبوونەوەمان لەگەڵا کردووە 23,000 مامۆستای وانەبێژ بەرەوسەرەوە ئێستا لە ناو سلکی پەروەردە خزمەتەکە لە هەموو شار و شارچەکان لە هەموو شار و شارچەکانی هەرێمی لەکوێ خۆپشاندا و ناڕزایی و بایکۆتانە لە زۆرینەی پەروەردەکانی هەرێمی کوردستان نزیکی سبەینێ 13مین ڕۆژی بایکۆتی مامۆستایانی وانەبێژە و ئەو پەروەردانەش کە بۆ نمونە مامۆستاکانیان نایەن بۆ خۆپیشاندان مانایەوە نیە کە بایکۆتیان نەکردووە بەڵکو بە بۆنەی فشاری کۆمەڵێک لە بەڕێوەبەرەکانەوە کە ترسیان بەرخراوە
ڕێگەیان نەداون کە بێن خۆپیشاندان بکەن دەنا بایکۆت زۆرینەی زۆری قوتابخانەکان و خوێندنگەکانی هەرمی کوردستان زۆنی زەردی گرتووەتەوە ئەم بایکۆتە؟ بەڵێ بەشێکی زۆر لە مامۆسایان لێ بایکۆتیان کردووە بەڵام ئەوەی کە بەو جۆرەی لای لە سلێمانی و لە ناوچەکانی ترە لە منتیقەی ڕانیە سەی سادق شارباژێر نا بەو جۆرە نا واگەر دواتر پرسیارم لێ بکەی سەبارەت بە دهۆک وەڵامی تریش زۆر باش مامۆستا بەخشان بەخێر بێ هەندێک لە دیمەنی مامۆستایانی وانەبێژ لە خۆپیشاندانەکانە بڵاو بوونەوە ئیدی مەسەجی زۆر گەورن بەڵام بۆ کەسێک کە گوێی هەبێ ببیستێ و چاوی هەبێ ببینێ لەوەی کە بە کۆرپەلەکانیانەوە هاتبوون لەسەر شەقام دەمەوێت بزانم ژیانی مامۆستایانی وانەبێژ چۆنە باڵێ سەرەتا من دەستخۆشیتان لە یەکەم بۆم بەرنمەیە ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ لە ڕاستیدا بە تایبەت ئەگەر باسی مامۆستای وانەبێژ بکەم ئێستا ئێمە من ئەگەر بێم خۆم بناسێنم ئەبێ بڵێم مامۆستای وانەبێژ بەخشان عوسمان یعنی ناتوانم من ئەگەر خۆم بناسێنم وانەبێژەکەم نەڵێم باز من جارێ لێرە ئەمەد پێ بڵێم کە جیاوازیەکی زۆر لە بینی مامۆستایانی وانەبێژ و مامۆستای میلاکە کەمە لە خۆیان چینایەتێکی گەورەی دروست کردووە وەکوچی بۆ نمونە لە ناو مەکتەبەکانە ئەگەر دیقەت بین ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ کە لەگەڵ ئەڵەی وانەبێژم بۆت نییە بە هیچ شێوازە ئیجازەت هەبێت ئیجازەی دایکایەتی ئەبەت نییە مامۆستا ئەناسم مناڵی بووە لە دوای 3 ڕۆژەوە ئێستا تۆ باسی ئەوە کەڵی لەسەر جادە چەندی منێکمان بینی کە بەو شێوە مامۆستایان مناڵەکانیان لەگەڵ خۆیان هێنابوو ڕاستە ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ موچەیەکی وەهامان نییە کە مناڵەکانمان بۆ نمونە بخینە حەزانەیە بەدڵی خۆمان بیخینە ڕەوزەیە بەدڵی خۆمان باشە ئێمە ئەبێت ئەرکمان هەبێت بۆ دەوروبەرەکەشمان یعنی بەڕاستی کە من ئێستا خزمەتی پەروەردەکەم لە ماڵەوە خزمەتی ماڵەکەی خۆمم بردووە کردومە بە خزمەتی پەروەردەکەم مەبەستم لەم قسەیە چییە بۆ نمونە من کە هاتوو چۆکەم بۆ نمونە ئەبێت باوکی مناڵەکانی من دەباتی ئەوی ئەو پارێ بۆ مناڵەکانی من خەرج بکات خەرجی بکات بۆ پەروەردەکەم بۆی من هاتوو چۆی پێ بکەم باشە ئەمە وای کرد کە من خزمەتی مناڵەکانی خۆم بەرم بۆ خزمەتی پەروەردەکەم باشە من لێرە پرسیارێکێتە پێشەوە من وەکو مامۆستایەکی وانەبێژ بۆ خزمەتم بۆ حساب نەبێت باشە اینجا دوای ئەوە من پارێکی وەهام نەبێت کە بۆ نمونە بتوانم خزمەتی مناڵەکانی خۆمی پێ بکەم بتوانم بیان خەمە ڕەوزە حەزانەیە هەر شتێکە پێویست بێت و دوای ئەوە لەلایەنی ئەوەی کە لە ناو مەکتەبەکانە تۆ وەکو مامۆستایەکی وانەبێژ حسابت لەگەڵ ئەکرێ من لە لای مەکتەبەکەی خۆمە باسی ئەو شتە ناکەم بەڕاستی من لە مەکتەبی خۆم زۆر یعنی لیان ڕازیم بەڵام زۆر شدێتە پێشەوە من وەکو مامۆستایە کە قسەم لەگەڵ مامۆستایان کردووە بۆ نموناڵێ مدیرەکەم لە دەرزی یەکەمەوە تا شەشەمی بۆ داناوم تتی تۆ وانەبێژیت ئەبێت تۆ وابیت لە کاتێکا میلاکەکە کە 3 دەرزی هەیە ڕەنجە یعنی کاتێکی زۆر کەم لەوێ ئەبێت بۆ 3 دەرزەکەی بەسەرێکەوە بۆ داناوە بەڵام ئەم یەکەم دووەم وەسێ تاوەکو شەشەم پێنجەم و شەشەم بەسەرێکەوەڵێتەوە ڕاتەوە باشەسایەکی وانەبێژ ئەگەر لە شوێنی نیشتە جێبوونی خۆیان وانە بڵێتەوە مانگی چەنی بۆ ئەمێنێتەوە یا وانەیەک چەنی ئێستا ئێمە بۆ نمونەوەکو مامۆستایانی وانەبێژ ئەگەر شادەی بە کالۆرەسمانە بێ منۆکو خۆم دەرزی 4000 وەرگرتووە ئەوانەی تریش 3000 باش ئەوەی کە دیبلۆمە ئەم 4000 تۆ بێنە بەرچای خۆت ئەگەر ڕۆژێ نەچیتەوە نیتە ئەو پارەیە باشە ڕۆژێک بۆ نمونە نەخۆش بیت تۆ بە نهاتوو حسابی ڕۆژی چەند وانەت هەیە ڕۆژی 4 وانم هەیە ڕۆژی 16000 بەڵێ جمعان بە هەموو شتێک جمعە ڕۆژی هەینی کە ناچین بۆ دەوام نیمانە بۆ نمونە دەوام نەبێت ئۆتڵەیەکی تێبکەوێ شتێکی تێبکەوێ ئێمە زۆر بە جوانی لەیان نووسراوە کە لەم هەفتەیە ئێمەونە ڕۆژ داواممان کردو یعنی ئێمە ئەگەر بێت و نەچینەوە بۆ داوامەکەمان هیچ موچەیەکمان نییە هاوینان کە لە ماڵۆین هیچمان نییە بەیانی من لە مەکتەبەکە دەربکرێم میلاکێک بێتە شوێنم مدیرەکە لە دەرگای ژوورەکە لە تۆ لە نیوەی دەرسەکەی چەنەها مامۆستامانێ وای لاتوە مامۆستاگیان فەرمووەرە دەرەوە میلاگاتووە بەبێ دەستخۆشی بەبێ هیچ شتێک مامۆستاکە چۆتە ماڵێ چاوەڕێی مشریفە بەشکم مشریفێ تەلەفۆنێکی بۆ بکات پێی بڵێ بچۆ لە مەکتەبێکی تری یعنی ئێمەوە مالیاتۆ بۆمانێ دەواری ژەڵبین لەو شوێنێکە لێین لەبەری تۆ ئەڵیت ئەم دەقێ من لە پۆلم کێڵک جەڕەسی لێیان من لە پۆلم هەمدیست ئاوا هینە یعنی ژیانی مامۆستایان وای لێ هاتووە مامۆستایانی وانەبێژ بە ترس و لەرزێکی زۆرەوە یعنی وای لێ هاتووە ئەڵێ ئەمڕۆ چم بۆ داوام کێڵە بەیانی ئەچم باشە ئەمە ژوای لە مامۆستایان کرۆ بەڕاستی لە ڕووی ئیلمەکەەوە کە بیان بە خوێنکاران تۆ ئەگەر بێت و چەند لۆدێکی لەسەر بێت ناتوانانی وەک ئەوە بیکەیت لۆدێکی لەسەر نەبێت لەلایەکە مامۆستای وانەبێژ خەمیەوەی بێ بەچیات و چۆبکە لەلایەکە خەمیەوەیەتی مناڵەکەی لەکوێدا بنێ لەلایەکە خەمی ئەوەیەتی هیچ وەرناگرێ یعنی زۆر لەلایەکە خەمیەوەیەتی تۆ بڵێ مدیرەکە منی بەدڵ بێت و ساڵێکی تر منی بێتەوە یعنی شتەکە ئەوەی لاتوە لەلایەکەوە تۆ بڵێ میلاکێک لە نێت لە پڕ و تۆ بنێرنە ماڵێ شتەکان بۆ مامۆستایانی وانەبێژ زۆر قورسە دادەبێت بەخێر بێت سپاس بۆ تۆش هەرچەندە دەزانم ڕەنگە دامەزراندنی ئەمانە پەیوەست پێ بە مۆزوعی بودجەی ساڵی هەرێمی کوردستانەوە کە چەند ساڵێکەمە بودجەمان نیە پرۆژە یاسای بودجەمان نیە بەڵام ئێوە پەرلەمانتارن بۆچی لە ڕێی پەرلەمانەوە کار بۆ دامەزراندن و بە فەرمیکردنی مامۆستایانی وانەبێژ ناکەن
بەناوی خۆی بەخشدە میهرەبان سوپاس بۆ جەناب دۆم دەرفەتی ڕەخسان کاجەلە سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سەبارەت بە مامۆستایانی وانەبێژ تاکە چی نین کە گرفتیان هەیە لە کۆمەڵگادا خۆتان نەزاننەوە چەند ساڵێکی سیەکەمەکە هەرێمی کوردستان و دەرچوانی زانکۆ پەیمانگەکانیش هاواریانە بەڵام بەڕاستی ئەمان کە مافێکی بڵێم تا سەر ئێسقان ڕەوایە بۆ مامۆستایانی وانەبێژ کە مەفروزە من بەڕەوای حەقی ئەزانم نەک بکرێن بەگرێ بەست بە ڕەسمی دابمەزرێن ئێمە لە سەرەتای ئەم خۆلی پەرلەمانەوە کە 3 ساڵ تەواوەکە وەک فراکسیۆنەکە خۆم قساکەم وەکو هاوکارەکان و هاوڕەکانم لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بە درێژایی ئەم خولە و هەموو وەرزی یاسادانانەکان ئێمە بە بەردەوامی لەسەر خەت بووین نقطەی نیزامیمان هەبووە لە هۆڵی پەرلەمانمان پاک خستووە ئەو بوو بۆ خۆتان نزانین لە مانگی 5 پارە مانگی 5 کۆبوونەوەکەمان ڕاگرت یاداش تا ئێستا وەک فراکسیۆنەکەم و هاوکارەکانم لە فراکسیۆن 27 یاداشتی تایبەت بە مامۆستانی وانەبێژمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان و نوێنەرمان بەندە مامۆستا موسلیم ڕووپاخان بە نوێنەرایەتی مامۆستایانی وانەبێژ سەردانی وەزارەتی پەروەردەمان کردووە بانگێشتی وەزیری پەروەردەمان کردووە لەگەڵ وەزیری داراییە بۆ لیژنە و ئەو کاتێک کە پەکی کۆبوونەوەی پەرلەمانمان خست سەرۆکایەتی پەرلەمان بەڵێنی تەواوەتی پێداین خۆڕاگشتی هەموو ئاگادار و مامۆستانی بەڕێزی وانەبێژیش ئاگادارن کە بەڵێن بێ 2-6 کۆبوونەوەیەک دەکرێت لە پەرلەمان تایبەت بە مەسیر و مستەقبەلی مامۆستایانی وانەبێژ بە ئامادەبوونی هەردوو وەزیری پەیوەندیدار وەزیری دارایی وەزیری پەروەردە بەداخەوە کۆبوونەوەکە نەکرا لەبەر ئەوەی کە وەزیرەکان چۆنەڵی ئامادە نەبوون بێنە پەرلەمان بەداخەوە ئەمەوێ ئەوە بڵێم ئەو کاتێک کە ئێمە بانگشتی وەزیری پەروەردەمان کرد بۆ لیژنەی پەروەردە بۆ پەرلەمان قسەکانی دڵخۆشکەر نەبوون بە جۆرێک لە جۆرەکان زۆر بە چۆنەڵی ڕاشکاوانە بێباکانە وەڵامی داوت ئێستا دامەزراندن نیە و لەم کاتەدا حکوومەتی هەرێم توانای دامەزراندنی هیچ چینێکی نییە لەم قۆناغ و مەرحەلەیەدا کە من بۆیە دەڵێم مافی ڕەوای وانەبێژانە و هەموو چینێکی کۆمەلگایە ئەگەر سەیری بایۆمەتری بکەی ئەوە باسی پرۆژەی چاکسازی ناکەین کە لە ئەم خۆلی پەرلەماندا لە ساڵی 2009دا ئەو یاسایە دەرچوو تەنها ئێمە بۆ نمونە داکۆکی زۆرمان کرد موچەی پلە باڵەکان کەم بکرێتەوە لەبەر ئەوەی مامۆستایانی وانەبێژ سەیەکەمەکە هەرێمی کوردستان بۆ نمونە کەمەندامان و خانپێداویستی تایبەت ئەو بێهاوسەران ئەو داهاتە کە دەگەڕێتەوە بۆ مڵکوماڵی گشتی ئەمانە سوودمەند بن ئەگەر سەیرێکی بایۆمەتری بکەین چەند بندیوارمان هەیە 200,000 بندیوار کە دوور خراوەتەوە کە گوایە بێ دوور خرابێتەوە 22 بۆ 23 مامۆستای وانەبێژمان هەیە بێنە تۆ ئەم عادەلێ ڕێککەرەوە بەراوردی بکە بزانە هیچ گرفتێک بۆ دامەزراندنی ئەمانە حەقن من لێرەوە پیان دەڵم کۆڵمەدەن تا داوا ڕەوا حەقەتان دێتە دی لەگەڵ ئەوەدا کە ئەوە بندیوار ئەگەر بڵین بەپێی ئەو سیستمی بایۆمەتری چارەسەرکرابێ ئەمان هیچ گرفتێکی دامەزراندنیانە لە ڕۆی داراییەوە ئەگەر سەیری داهاتی نەوتکەی ئەوە لە هەشتا ئۆنە تێپەڕی کردووە سەیری خاڵە سنووریەکانکەی سەیری داهاتیات و چۆ و باج و ڕسومات و هەموو ئەوانە بە هەموو تەحلیلێکی سیاسی بە هەموو پێوەرێک بە هەموو بە دوواداچوونێک داهاتی هەرێمی کوردستان زیادی کردە بێزگە لەو بەشە بودجەیە کە لە بەغدادەوە دێ بۆ هەرێمی کوردستان بۆیە من لێرەواڵێم مامۆستایانی وانەبێژ ڕەوای مافێکی ڕەوای خۆیانە کە من دەڵێم دەبێ حەریز بن لەسەر مافی خۆیان ئێمە وەکو نوێنەری گەل وەکو نوێنەرانی مامۆستایانی خۆشەویستی وانەبێژ کە چینێکی خێل لە خۆنەدی ماندووی ینی چەندێک وەسفی پێکاتە و بوونیە و چاکی و کاریگەری مامۆستا بکەی هێشتا حەقی تەواوەتیمان پێ نەداوە هەر یەکێک لە هەر پۆستێکی باڵادا بێ پەروەردەی دەستی مامۆستایە بەداخەوە
ئەو چینە مەحڕوم کراوە مافی پێنادرێ لەو داهاتە زلهێزەی لە وڵاتدا هەیە ئەوانی لێ پراوێز دەخرێ بۆیە من دەڵم کۆڵمەدەن بەردەوام بن ئێمە وەکو نوێنەری گەل وەکو نوێنەری ئەو مامۆستا بەڕێزانە وەکو نوێنەری هەموو چینێکی کۆمەلگا و نوێنەرانی زانکۆی پەیمانگا و دەرچوانی زانکۆکە پەیمانگاکان لەسەر خەت دەبین هەموو ڕێکارێکی پەیڕەوی هەموو ڕێکارێکی یاسایی هەموو ڕێکارێکی مەدەنی ئەگرینە بەر لەگەڵ ئازارەکانتانین پەیامی ئێوە دەگەێنین ئێمە هەنگاوی تازەمان دوو یاداشتی تازەمان هەفتەی ڕابردوو کە ئاراسی سەرۆکاتی پەرلەمان کردووە بەداخەوە کاوا مانگونی بێکە پەرلەمان پەک خراوە ئەگەر کارابوویەوە ئێمە یەکەم کۆبوونەوە زۆر زۆر داکۆکیمان کردووە کە دەکرێت لەسەر مامۆستایانی وانەبێژ و مەسیر و یەکلابوونەوەی مامۆستایانی وانەبێژ بکرێ بە ئامادەبوونی وەزیرە پەیوەندیدارەکان بەڵام ئەوێ لێرەوە بڵێم هەستەکەم ئەو خوێندنەوەی من ومێدەکەم هەڵەبم کاتێک کە سەیری وەزیری خوێندنی باڵا و وەزیری پەروەردەکەی طبعاً ئەو بەرپرسە لە ئاست دامەزراندنی دەرچوانی زانکۆ پەیمانگا و سەیەکەمەکە هەرێمی کوردستان و وەزیری پەروەردەش بەرپرسە لە ئاست مستەقبەلی مامۆستایانی وانەبێژ و وەکو گرێبەست نازام گرێبەست وابزانەوە تاوا بوو لە 2020 کۆتایی هەرێستا بۆتە دووچین گرێبەست نەما لە 2020 خۆشبەختەوە بەختانەوە دامەزران تەمەنا ئێوە دەکەین ئێوەژەم گرفتتان کۆتایی پێبێ هەستەکەم چۆن ئەڵێ ئەم دووە بە جۆرێک لە جۆرەکان تەفاعولاتی دروستکە ئەو لەبەر ئەو لەبەر ئەو نەیکایە ئەگەر ئەم بیکە ئەو فشارێکی بۆ دروستە بێ ئێتر نازانم خوێندنەوەی من ومێدەکەم هەڵە بێ ومێدی ژەکەم ئینشاڵڵا باشە وەڵامیان چی بوو کاتی کە بانگشتی کۆمنەوەتان نەکرد یا داشتان تەسلیمە کرد وەڵامی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان وەڵامی و دوو وەزیرە بەڕێزە لە کۆبوونەوەی لیژنەکانە وەڵامیان چییە لەوەی کە نایانەوێ ئەمانەدا بمەزرێن و بکرێنە فەرمی کاک جەلال ئێمە وەکوتم لە بیدایەتی دەست بە کاربوونمان و سوێندی یاساییمان خواردنەوە لە سەرخەتین جارە بە جددی ئەوەی ئێمە ساڵێکە کاری لەسەر دەکەین لەسەر مامۆستایانی وانەبێژە کاتێک کە تیمی حکوومەت هاتە پەرلەمان هەندێک نقطە نیزامی ئەگیرا و ئاراستەی سەرۆک و جێگرە کرا و لەگەڵ وەزیری دارایشە ئایا بۆ مامۆستایانی وانەبێژ دانامەزرێن بۆ سەیەکەمەکەی هەرێمی کوردستان دانامەزرێ بۆ گەنجەکانی زانکۆ پەیمانگاکان سەری خۆیان هەڵدەگرن و هەلی کار ئێوە لە بەرنامەی کارتانە هەلی کارتان خستە ڕوو کوا هەلی کار کوا دامەزراندن بۆ گەنجەکان وڵاتیان چۆڵ کرد بۆ گەنج خەریکە لە زۆربەی شار و شارچکەکان دەبێتە شاری تەمەندارەکان بۆ ئێوە هەڵوێستەیەک ناکەن ئەزانی وەڵامێکی زۆر زۆر سەیر بێمنەتانە وتیان لە زۆربەی وڵاتانی دنیا دامەزراندن هە زۆر دەگمەنە ئەوان دەتوانن لە کەرتی تایبەت هەلیکار بۆ خۆیان بدۆزنەوە ئەمە بەڕاستی جێگەی شەرمە لە وڵاتێکی خاوەن سەرمایە بۆ چینێکی ماندوونە ناسی خۆنەویست بەرامبەر بە تاکی کۆمەلگا و ڕۆڵە و جگەرگۆشەکانمان و ئێمەش کە پێگەیشتون بەرهەمی دەستی ئەوانی ئەوە وەڵامیان بوو ئەوە وەڵامیان بوو و وەڵامی وەزیری پەروەردە ئەوە بوو لەم قۆناغەدا بارودۆخی دارایی هەرێمی کوردستان ناجێگیرە کە ساڵانی پێشوو جەنگی داعش و قەیرانە یەک لە دوایەکەیانیان ڕیزە کرد ئەوەش نەما ئەوە وەڵامی بوو بەڵام ئەوە وەڵامێکی مقنعکەر نەبوو ئەندامانی لیژنە نەبوو ئەندامانی پەرلەمان نەبوو مامۆستایانی وانەبێژ باش ئێوە دەتوانن لە قوتابخانە ئەهلیەکان لە زانکۆ پەیمانگا ئەهلیەکان لەوێ ببنە میلاشی ئەوان وەڵاهی ئەگەر تەوزیعی ئەو کاتە بەپێی هەرسێکمان بێت سپاس دەکەین کاک جەزا بەڵام لە ڕاستیدا لەو قسەی بەدرێخانەوە دەست پێیەکەمەوە ئەو وەڵامێکی نامەنتقیە وەڵامێکی ناپەروەردەییە ئەگەر وەزیری پەروەردەیە هەر کەسێکی تر ئەمەی دابێتەوە لەبەرەوەی جەنابتان وەکو وەزارەتی پەروەردە پێویستیتان بە 23,000 مامۆسای وانەبێژە فەرموو ئەگەر وەزارەتی پەروەردە پێویستی بە 23,000 مامۆسای وانەبێژ نییە باشە هەر پێویستی بە 23,000 مامۆسا نیە بڵێ زەحمەت نەبێ ئێوە لە وەزارەتەکەی من بچنە دەرەوە و بچن هەر یەکەتان لە کەرتی تایبەت خەریکی ژیان و بژێوی خۆتان بن من پێشەوەی بێمە بەرنامەکەی جەنابتەوە مامۆسای وانەبێژ نامەی بۆ من ناردووە کە ئەڵێ مامۆسا بڕوات هەبێ لەبەر خاتری ئەوەی کە پارەم پێ نییە ناتوانم بێم بۆ سەحەی خۆپیشاندانەکەش و تا ئێستا چەند جارێک من هاتووم یان براکەم کە ئەچێ بۆ دەوام یان مامۆسایەکی چوزانم باوکم کەسێک کە ئەچێ بۆ دەوام لەگەڵ ئەوا دێم و دوای لەو سەر لەگەڵ هاوڕەکانی ترما دێمە ئەگەر قەرارە تۆ پێویستە بەم مامۆستا وانەبێژە نییە ئەتوانێ بچێت لە هەر کەرتێکی تری تایبەتدا ئیش بکە زۆر زیاتر لەو وانەبێژەی دەسەکەوێت کە ئێستا دەستی داوەت
یعنی گرفتی مامۆسای وانە بێژ کاک جەزادانەیەک و دوان نییە بۆ بەیاداشتیش هەل ناکرێت یعنی لەگەڵ حرمەتی زۆرم بۆ هەموو ئەو پەرلەمانتارە بەڕێزانەی کە دەقە بە دەقە ئاگامان لە هەوڵڵا دڵسۆزانەکانیانە بەڵام ئێمە ئەگەر بزانی چەندین ڕۆژە ئاڕاستەی خۆپیشاندانی ئێمە و جێگەی خۆپیشاندانی خۆمان بردۆتە بەردەم پەرلەمانی کوردستان و پێمان وایە تاکە هێزێک بتوانێت کە بە حاسەبەی پەرلەمانی کوردستان بکە هێزی خەڵکە هێزی چین و توێژەکانی خەڵکی کوردستانە کە بپێچێتەوە لە هەموو ئەو بەربژێرانی کە نردونێتە پەرلەمان باشە تۆ ئەگەر ناتوانانی وەزیر بانگشتی پەرلەمان بکەی و ئەگەر بیانووی وەکو ئەوەی کە بەدرێخان فەرمووی بیانووی نامەنتەقیت پێدەن دەبێت لەسەر بیانوە نامەنتەقیەکانیشت قسە بکەی یعنی چی وەزیری دارایی لە کۆبوونەوەی لێپێچینەوەی وەزیرەکانە لە ماوەی ڕابردوودا هەموو قسەیەکی بۆوانە بێژان ئەوەیە کاڵی ئێمە بە دوای دەرچەیەک ئاگەڕێت 13 ساڵی ڕێکە مامۆسای وانە بێژ لە ناو کرتی پەروەردەیان خزمەتی تۆکە بە کەمترین پارە تۆ تازە بە دوای دەرچەیەک ئاگەڕی بۆ مامۆسایانی وانە بێژ کاک جەزا ینی گرفتی ئێمە بەدانە و دوان نییە و بەشتی ئاسایش هەل ناکرێت مامۆسای وانە بێژ هەیە لە شاری سلێمانیە لە پەروەردەی ڕۆژهەڵات لەبەر خاتری ئەوەی کەم کۆرپەی بووە مناڵی بووە ئیجازەی وەرگرتووە لە خوێندنگەکەی باشە ڕۆشتۆتەوە بۆ ماڵەوە پشوو بدا دوایەوە کە ڕۆشتۆتەوە بۆ مەکتەبەکەی کە پەیوەندیان پێ بکاتەوە توێتی تازە تۆ شوێنەکەت گیراوە بەڕێوەبەرەکەشی ئامادەیە هاوکاری بکە و دەستی بگرێت بەڵام مدیری تەربیەی ڕۆژهەڵات یان ڕۆژ ئاوای ناو شاری سلێمانی وتوێتی ئەگەر مدیرەکەش بەرگریێتەوە بکە من سزایە دەم باشە هیچ مافێکتان هەیە یا هیچ بڕیارێک یاسایەک هەیە بۆ پاراستنی ئەو مافێک یا تایبەتمەندیەکی مامۆسای وانە بێژ لە ناو قوتابخانەکاندا هیچ مافێکمان نییە کاک جەزا مامۆسای وانە بێژ بۆی نییە ئەگەر خانمێک بێ بۆی نە مناڵی ببێ لەبەرەوەی کە مۆڵەتی منداڵبوونەکەی پێ نادرێت مامۆسای وانە بێژ بۆی نییە تووشی کارەساتێکی سیارە ببێ 3 مانگ لە ماڵەوە پشوو وەربگرێت مامۆسای وانە بێژ بۆی نییە سەفەرێ بکە بۆ شوێنێک سەفەرێکی زانستی باشە جگەلەوە مامۆسای وانە بێژ بۆی نییە هاوینان پارە وەربگرێت مامۆسای وانە بێژ هەر ڕۆژێک پشوو بێ هەر ڕۆژێک بایکۆتی پرۆسەی خوێندن بێ یان بە بۆنەی نەخۆشی کۆرۆناوە پرۆسەی خوێندن بوەستێ مامۆسای وانە بێژ بێبەش ئەبێ لە هەموو شارستەیەکی دارایی ئەمە جگەوەی لەوەی لە ناو قەناعەتیشی زۆر مۆلق و ڕاڕادایە کە لە ئەگەری هاتنەوەی هەر کاتێشی مامۆسایشی میلاک پێویستە مامۆساوانە بێژەکە مەکتەبەکە بەجێ بێڵێ یعنی مامۆسا هەیە نزیکی 6 بۆ 7 ساڵە مامۆسایە لە ناو خوێندنگەکەی خۆی هاوڕێکەی خۆی لەبەر ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان لەم لەولاوە دامەزراوە پێکەوە زانکۆیان تاوا کردووە ئەو 7 ساڵە مامۆسای میلاکە ئەم 7 ساڵە مامۆسای وانە بێژە ئێمە داوا دەکەین ئەم چینایەتێ لە ناو وەزارەتی پەروەردە کۆتایی پێبێنرێت یعنی ئێمە وەکو مامۆسایانی وانە بێژ دڵسۆزی کەرتی پەروەردەین و هەمومان دڵمان دەسووتێ بۆی کە ئێستا دەرگای خوێندنگەکەمان داخراوە ئێمە داواکاری نایاسایی ناکەین داواکاری نائینسانی ناکەین فەرم وەزارەتی پەروەردە نوقسانیەک لە ناو وەزارەتەکەی بەڕێستایە چاکی بکە باشە تۆ ئێستا 23,000 مامۆسای وانە بێژت هەیە باشە ساڵێکی ترم 23,000 بێتە 30,000 مامۆسای وانە بێژ تۆ تاکەی ئەم کەڵەکە بوونە بەرگاگری ئێمە بەدیلی ئێوە لە قوتابخانەکانە چیە هیچ بەدیلێکمان نییە پەچی کەوتووە و قوتابخانە وانەیە ئەو محازەڕانە کاک جەزا لە دەرەوەی شارەکان بە تایبەتی لە 95 مامۆساکان مامۆسای وانە بێژە خوێندنگە هەیە لە دەرەوەی شار تەنها بەڕێوەبەرەکەی مامۆسای دامەزراوە هەموو مامۆساکانی تری وانە بێژن و هەموو مامۆساکانی تری ئێستا لە سەحی خۆپیشاندانەکانان خۆشی بە ناچاری هاتووەکو پاڵپشتێکاڵێ وەزارەتی پەروەردە من قوتابخانەکەم پەکی کەوتووە لەبەرەوەی هەموو مامۆساکانم ئەوەتان لەم سەحی خۆپیشاندانیان گرفتەکە لەوێدا کاک جەزا مامۆسای وانە بێژ مافی ئەوەی نییە کە بەڕێوەبەری خوێندنگەیەکیش بێ یعنی ئەم چینایەتیە لە مافە لە ناودا باشە واد لەیەکە ئەم مامۆسایە هەڵە پەروەردەینەوەکانی باشە دوایی ئەم 14 ساڵە دەبێتە خزمەت بۆتان ئەگەر هاتوو بوو نەفەرمی ئاجا گرفتی ئێمە ئەوەیە دوای 13 ساڵ وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی لە کۆبوونەوەیەکی هەفتەی ڕابردوویانە گەیشتونەتە ئەوەی کە 300,000 بۆ مامۆسای دبلۆم سرف بکەن و 400 بۆ 450,000 بۆ مامۆسای بەکادۆرە سرف بکەن ئەویش وەکو مەختوعە دەزانی ینی چی واتە تۆ تەنها ئەو کاتی دەرسەکەت دەڵێتەوە ئەو بڕەپارێت هەیە و تەواو باشە داوای ئێمە لێرەوە دەست پێەکە وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی و پەرلەمانتارانی بەڕێز ئەم مەسەلەی مامۆسایانی وانە بێژە
بە دامەزراندنی هەمیشەییدا بمەزرێنن بۆی کە ئێمە ناچار نبین هەموو ڕۆژە بایکۆتی هۆڵەکانی خوێندە بکەین یعنی بەڕاستی ئەیبە من کە دەگەڕێمەوە بۆ گەڕەکەی خۆم هەموو کەس دەزانێت کە من ڕۆژانە خەریکی چه هات و هاوار و چ قیژە قیژەکەین باشە ئێمە لەبەر خاتی چی کوێی ئەم مەسەلەی ئێمە نایاساییە داوا دەکەین ئەگەر کراین بە هەمیشەیی ئەگەر وایان ئەگەر کراین بە گرێبەرز هەموو ئەو ساڵانەی وانەبێژیمان کە 13 بۆ 14 ساڵە بە خزمەت بۆمان حساب بچێتە ناو مەلەفی ئێستا تویانە بە خزمەت حساب بکرێ نەخێر ئەو پرۆژەی کە باسییان کردووە زۆر بیر لێ نەکراوەیە زۆر کرچ و کاڵا نەوتوانە ئیمتیازاتێک کە مامۆسای میلاک هەیەی بۆ ئێوەشی سەرف بکەین نەوتوانە مافی مۆڵە دووەرگرتنتان هەیە نەوتوانە ئەم مەقتۆعەیە ڕازی بن دوای ساڵێکی تر ڕاستەخۆ دەکرێن بەگرێ بەس لە ناخۆشترین حاڵەتی شایسامە وەکو وەرەقەی کە ڕسمی نەهاتوە هەرتەنها وەکو لە دوانێکی شەفەیی هاتووە باشە ئێمە لە ئەلفتایای ئەم پرۆژەیە کە ناوی مەقتوعەیە ڕەتیەکەینەوە باشە و پێمان وایە جۆرێک لە خێرکردن و سەدەقەیە مامۆستا شکۆی هەیە و شەخسێتی هەیە یعنی کاک جەزا مامۆستای وانە بێژ لەبەر دەمی پۆلەکەی خۆیدا کە چۆتە ناو پۆلەکەی خۆیەوە دەرز بە مناڵەکانی ئێمە بڵێ مناڵێک لەبەر دەرگاکەیان ڕایگرتووە لەم کوردستانەیە کە مامۆستا نامی بۆ ناردوم ڕایگرتووە توێتی مامۆستا قسەیە بکەم توێتی فەرمو باوکی من توێتی مامۆستا 5,000 دەیەمێ بەڵام بام دەرسە نەخوێنین توێتی باوشی من بۆچی 5,000 توێتی آخر تۆ وانەی 4,000 وەرەگری من 5,000 دێمێ بەس بە ئەم وانەیە نەخوێنین ئەم شکاندنی شکۆیە یعنی پێش ئەوەی پرۆسەکە ناپەروەردەیی بێ نائینسانیە و نائەخلاقیشە و لەسەر شخصیەتی مامۆساکەوێ لای هاوڕێکە مامۆسای وانە بێش هەیە ببوورە لە هەولێر لە قوتابخانەیەکی ئەهلی بەیانیان دەرس بە قوتابیەکەی خۆی ئەڵێ دوانیۆڕوان ئەم مامۆسایە لە کۆمپانیاکەی باوکی ئەو تەلەبەیە مۆزەفێکە وە قوتابیەکە مدیری مامۆساکەی خۆیەتی لە کۆمپانیا ئەهلیەکە باشە ئێمە بە خۆڕایی دەنگمان دەبەرز نەبووەوە یانی ئەم نائینسانێتی و ئەم کارە ناپەروەردەیانی تووشی ئینسان بووە تەوان تووشی ئازادی ئینسان بووە لە ڕاستیدا پێشەوەی شەکە ناپەروەردەی بێ دەبێ بوەستێنرێ باشەوە ێستا باشترین کاتیشە بوەستێنرێ پێشەوەی کەوانە بێژان لە 23,000 ببن بە 30,000 زۆر باش ماوەستا پەخشان دەبێت بزانم تەلەبە قوتابی لەناو قوتابخانەیە بە دوو چاوی جیاواز سێری مامۆستای گرێبەست و مامۆستاکانی بەڵێ بە تاکید ئێستا من خۆم باجارێ لەوە دەست پێ بکەم ئێمە سەر جوابی پرسیارەکەی بە ڕێزی شت ئێمە ئەگەر من لێرە بە وەزیری پەروەردە و لایانی پەیوەندیدار ئەڵێم کە ئێمە بۆشاییەک و فەراغێکی زۆرمان لە کەرتی پەروەردا پڕ کردووەتەوە کە ئێمە وەکو مامۆستای وانە بێش پێشتر هەمومان فۆرمێک هەبوو ئەو فۆرمەمان پڕە کردەوە بەپێی ئەو فۆرمە دەرەجەکە چەند وایە ئەنجا داخڵی مامۆستای وانە بێژە بوویت یعنی ئێمە بە فۆرم هەمومان وەرگیراین هەر کەس لە خۆ نەهاتۆ بچێتە مەکتەبێک و دابنرێت باشە ئەبوو بۆ نمونە شەهادەکەت بۆ ئەو بەڵێ کۆمەڵێ مەرجی زۆری هەبوو خاڵی هەبوو بۆ نمونە لە یەکێ لە مەرجەکانی بۆ نمونە سم لە ناو شار دانراوم ئەبوو شەهادەکەم دەرەجەی جامیعەکەم بەرز بووە ئەنجا کە لە 4 ساڵەکەی جامیعەم بەرز بووە ئەنجا لە ناو شارم من ئێستا خۆم دەرەجەکەم یەکەم دەرەجە بووە لە زینەکانە کە لە ناو شارە دانراوم باشە یعنی ئاوا هینە ئێمە هەمومان بە دەرەجە دانراوین و ئێمە هەر هەمومان کەرتی پەروەردە بۆ شایەکی گەورەمان پڕ کردوێتەوە ئەی لێرەوە بە وەزیری پەروەردە و بەلایانی پەیوەندیدار ئەڵێم کە ئێمە دۆکووانە بێش قوبوڵە ئەی بۆ ئێمە دۆکووە موشی ئەمیشەی قوبوڵ نییە باشە ئەجا وەکو ئەو پرسیاری بەڕێزی شتکە کردت ئایا خوێندکارەکان چۆن لە ناوپۆلە سەیری مامۆستایانی وانە بێژ و میلاکەن ئێستا من مامۆستایەکی هاوڕێی خۆم نامەی بۆ ناردم و تێچی بۆ بەرنامەیە خوا باسی بکەوتی کە چوومەتەوە ناوپۆل تەلەبەکەم پێوتم و توێتی چییە ئەڵەی بایکۆتت شکاندووە وتی چۆن چوومەتەوە مدیرەکە تکای لێ کردوم توێتی تخوا بەس بۆ ئەمڕۆوەرە مشریڤە بۆ مەکتەبەکە با مەکتەبەکە چۆڵ نەبێت نەوەکو بڵندەریکە دوای لە زمن و لە توانە و دەسەڵاتی منانیە تۆ دەرنەکەم باشە یعنی مدیرەکانیشمان بەو شێوەیەن لەگەڵمان خوێنکارەکە ئاوای بە مامۆستاکەوتووە ئەجا کە بۆ نمونە من خۆم ێستا مامۆستایەکی وانە بێژم لەوە چێسە خوێنکارەکانم گوێیان لە من بێت لە پۆلا پێمەڵێن مامۆستا تۆ دەرزی 4,000 هەیە بۆ نەخۆتی لاکەکەی مامۆستا وڵی ئەو پارەی تۆی ئەوە نییە و نەخۆت ماندووکەی کە ئەچمە پۆلۆ خێرا کورسێکم بۆیان مامۆستا بەخوا داهانیشیت ئێستا خوێنکارەکانم خۆیان گوێیان لێ ئەڵم ناکوڕم من دانانیشم مامۆستا بێ بە پێوە بێت چالاک بێت نووسینت بۆ بکە ڤیدۆت پیشان بە شت پیشان بات ئێمە بەم شێوەی دەرزەڵێنەوە یعنی خوێنکارەکەش لە من تێگا ئەڵە مامۆستا تۆ ماندویت تۆ هیچ وەرناگری وەرە دانیشە 4,000 بۆ مامۆستایەک 40 دقە لە پۆلا بێ لەگەڵ ئەم تەلەبانەیە لێرەوە بە وەزیری دارایی و بە وەزیری پەروەردە و بەلایانی بەرپرس ئەڵێم ئەمە ئەتوانێت تەکمیلەی ژیانی مامۆستا بکات باشە یعنی تۆ ئاواهینە مامۆستا هەبووە پەیوەندی پێوە کردوم ئێستا نامەکەیم پێ توێتی مامۆستا تخوا لەوێ باسی بکە پێیان بڵێ خوێنکارەکەم هەستاوەتە سەر پێ
وتومە فەرم و کوڕم باسی بکەوم زانێ باسیوانەکەم بۆکە توێتی مامۆستا سبەینێ وەکو تۆم لێ تۆم بینیوە لە تەلەڤیزۆن و توتە دامەزراندن ئەی مامۆستا تۆ دانامەزری من بۆچی بخوێنم ئێمە هەتاوەکو ئێستا زیاد لە 45 جار چوینەتە سەر شەقام ئێستش بە بەیانیەوە سیانزەی من ڕۆژی بایکۆتە نازانم تێناگەم ئەم بێباکیە چییە ئەم بێباکیە لە پای چی کێ وەڵامی داونەتەوە تا ئێستا کێ وەڵامی داوینەتەوە وڵی ئێمە ئەتوانین بڵین کەس وەڵامی نەداوینەتەوە ئەبێ بڵین کەس وەڵامی نەداوینەتەوە لەبەرەوەی ئێمە سیانزە ڕۆژە لەبەر تقریبان بەیانی 5 ڕۆژە لە بەردەم پەرلەمانی کوردستان نووسنگی پەرلەمانی کوردستانین لە 26 ئەندام پەرلەمان کە لەم سلێمانی ئاژین خۆیان 111 ئەندام پەرلەمانن لەم 26 4-5 گاتۆتە ڕیزمانە و تۆزێک وەستاوە حەز ناکەم ناوی هیچ ئەندام پەرلەمانێک بێنم لەوێ پێی ئەڵین تکایە تۆ ئەندام پەرلەمانی قسە بکە بۆ لایانی پەیوەندیدار قسە بکە لێرەوە دەنگی تۆ ئەڕوا ئێمە بۆیە تۆمان هەڵبژار بۆیە دەنگمان بە تۆدا بۆیە تۆمان کردە ئێرە لە هەموو وڵاتان ئەندام پەرلەمان کێشەکانی خەڵکە باتە ناو پەرلەمانەوە و لەوێ باسەکرێ و چارەسەرەکرێ بەڵام لای ئێمە یعنی هیچ چارەسەرێکی نییە ئەڵێن پێمان بڵێ تۆ بۆ مایکەکان قسە بکە بڵێ حکومەتی هەرێمی کوردستان لە ئێستاە کە ڕێژەی نەوت بەرز بۆتەوە و هیچ فشارێک لەسەر حکومەت نەماوە باسی بکە بڵێ ئەتوانیت مامۆستایانی وانەبێژ دابمەزرێنیت نەیتوانی بەیە کەلیمە قسە و قسەی بۆ ئێمە بکە کە ئێمە ئەم 23,000 دابمەزرێن 11 ملیار دینارمانەوێت بۆ دامەزرانی مامۆستایانی وانەبێژ بەڵێ مانگانە بەڵێ دەربڕی 11 ملیار دینار ئەبێتە ئەوەی کە تۆ فشارێک لەسەر حکوومەت یاریێم دروستکە کە نەتوانێت بیدات هیچ مبڕیرێک نییە بۆ دانەمەزراندنیان کاک جەلادیانە ئەو پەڕی بێباکی حکوومەتە بێباکی دەسەڵاتە وەکو ئێمە بە دوواداچوونمان کرد بە پێ بە دوواداچوونەکانمان زۆر جێگەی داخە تەنانەت ئەوانشمان بە نوقتە نیزامی لە هۆڵی پەرلەمانە وتووە توانە جێگەی ئەسەفە جێگەی شەرمە تاکەی حکومت ئەم بێباکیە تاکەی ئەم بێویژدانی بێ ئینسافیە بەرامبەر بە مامۆستایانی وانەبێژ بە دوواداچوونمان کرد مامۆستا هەبوو 16,000 بۆ ماوەتەوە لە مانگەکەدا مامۆستا هەبووە 11,000 بۆ ماوەتەوە مامۆستا هەبووە لەبەر ئەوەی ینی مناڵی مەحروم بووە لە هەندێک ماف وەکو جەنابی مامۆستای شارەی پێدا والله مامۆستا وتوێتی لەبەر نەبوونی مادیم مناڵم لە قوتابخانەکەم دەرهێناوە ینی ئەمە تاکەی ینی نەگات بە داوای ئەمان نەگات بەلایانی پەیوەندیدار و بەدەسەڵات مامۆستا ئیشارەی بۆدا لە ئەوە نە 26 پەرلەمانتار کەسی ئامادە نەبووە جەنابیان 2 ڕۆژاتونێتە وابزان چەند ڕۆژاتون لە بەردەمی نووسنگە ئەو چەند ڕۆژە من لە هەولێر بووم وەکو خۆم و لە فراکسیۆنەکە مامۆستا عومەر بە نوێنەراتی ئێمە لەوێ حزوری هەبووە و ئەو ڕۆژەی کە لە بەردەمی پەروەردە بوون و بۆ پارێزگار چوون من ڕۆیشتم بە ئەو پەڕی ڕۆحی ئەوکاریەوە بە ڕۆحێکی ڕازیشەوە وەکو ئەوان لە هاو ئازاری ئەوان هاوغەمی ئەوان بەشدار بووم و من ڕۆیشتم بە دوای کاکەڤاڵە بوو بەکرا کە بێ گویان لێ بگرێ کە هێزی ئەمنی ئەمانی تەنری بوو کە بە هیچ شێوەیەک محاسەڕ ونانێژ یەکێک نوێنەرێکیان بڕات بە دوای کاک هەڤاڵە بەداخەوە کە ڕۆیشتم ئەو لە کۆبوونەوە دابووانی ماوەیەک لە نیقاشا بووین تاوەکو خۆشبەختانەوە بوو هات نازانتر نەتیجەکەی چی بۆ بەخوان وەڵام بدەنەوە ئەتوانێت دەستێک بێتوانێت هێزێک بێتوانێت یاداشتیان داکۆکی بۆ پاڵپشتی گرنگە هەموو چین و توێژێک دەتوانێت بۆ پاڵپشتی گرنگە دەرگای داخست چەند ڕۆژچوینە بەردەم پەروەردەکەەوە لێ وەستاین جارێکیانە دەرگاشیان لە هەمومان داخست جارێکی تر هەر ناتە دەرێ ئەزانی بۆ گرنگە کاک جەلال بۆ گرنگە پارێزگار لە بۆ پارێزگار ڕەنگە بەرمی لەگنەوتی سپی ئەزانی بۆ گرنگە ئەمان کاتێک کە لە پەروەردە وەڵام نەدرانەوە دێنە بەردەمی پارێزگار لەبەرەوەی پارێزگارە بێ وەڵامی هەموو خۆپێشیاندانە مەدەنیەکان بداتەوە لەبەرەوەی مۆڵەت لەوە وەرەگیرێ و ئاگاداری مەعاناتی خەڵکی هەرێم و شارەکە بێ و سەدای ئەوان بگەێنە داواکاریەکانیان بگەێنە بەلایانی پەیوەندیدار سەبارەت بەو قسەی مامۆستاوتی پەرلەمانتاران حزوریان نییە لە بەردەمی نووسنگی پەرلەمان ئێمە هەر یەکەمان ئیلتیزاماتێکمان هەیە زۆربەی حزورمان لە هەولێرە ئەوەنەی لێرە بین بزانی لە هەر شوێنێکدا گرفتێکی هاوڵاتی هەیە هەر هەستمان پێکرد بێ ئێمە لەوێ وجودمان هەبووە پێم خۆش ئێمە چوارچێوەی کاری پەرلەمانتاری بۆ جەنابی مامۆستا و بینەرانی ڕوون بکەینەوە لە هەمان ڕوون و ئاشکرایە ڕاست ئێمە نوێنەری گەلین و نوێنەری جەنابتانین و نوێنەری هەموو خەڵکی هەرێمی کوردستانی بە هەموو چین و توێژێکەوە
متمانەی جەنابتانمان بەدەستێناوە تاوەکو لێوە ئێمە چاوێکی تیژ و دەنگێکی دلێر بین بۆ ئێوە وەکو خۆم ویژدانم ئاسوودەیە بە هاوڕێکانیشمەوە و بە فراکسیۆنەکەشمە ویژدانم ئاسوودەیە ئێمە لە هیچ نادادیەکە بێدەنگ نەبووین و لە هیچ کۆبوونەوەیکی پەرلەمانە نەبووە نقطەی نیزامیمان نەبێ ڕەخنەمان لە بەرنامەی کاری پەرلەمان نەبوو بێ کاری پەرلەمانی خۆتانەزان لە چوارچێوەی ئەو پەیڕەوەی پەرلەمانە دیاری کراوە چاودێریکردنە بەسەر دام و دەستگاکان و ئەدای کاری حکوومەتەوە و یاسادانانە و لەگەڵ بودجەیە ئەم سێ ئیش و ئەرکەی پێسپێردراوە ئەوەی لە چوارچێوەی کاری ئێمەیە لە چوارچێوەی ئەو کارە پەیڕەوەی ئەمە تەنفیزینین جارم نوکو فراکسیۆنەکەم وەکو حیزبەکەشم لە حکومەتانی وەنیە دەسەڵاتی ئەوەمان نییە بۆ نمونە بتوانین بەس وەکو لانی سیاسی وەکو حزب ئەتوانێویش فشارێک دروستکە بە لێرەدا ئەو پاکانەیە نەکەین بەڵام وەکو بابەتی تەنفیزی ئێمە لەبەر ئەوەی لە حکومەت بەدەرەوەی ئێوە پەرلەمانتار کاری تەنفیزی ناکە بەس چاودێریەکە بەس وەکو حیزبەکەم لە حکومەتانی چۆنەڵی پشکی شێر زیاتر بەرەواناکەوێت کە چۆنڵە حکومەتیان پێگەێناوە بۆیە ئێمە لەو چوارچێوە لەو چوارچێوە یاسایی کە ڕێگەمان پێدراوە لە پێی ناخۆی پەرلەمانە چاودێریکردنە کردومانە یاداشتا کردومانە دانیشتە کردومانە ئیستیقبال و پێشوازیە لە مامۆستانی وانەبێژ لە فراکسیۆن کردومانە لە ناو خۆپیشاندانەکانە هەبووین لە هۆڵی پەرلەمانە دەنگمان هاتووە چوونێتە وەزارەت یاداشتەکانیانمان گەیاندووە بە هەموو هەنگاوەکانمان هەمیشە پردێکی پەیوەندی بووی تەنانەت یاداشتمان داوە لەلایەن سەرۆکی فراکسیۆنەوە مامۆستا عەبدولستار وە تەوقیعی ئێمە و هاوڕێکانی تر لایەنی ئۆپۆزیسیۆن و تەنانەت هەندێک خەڵکی باڵست و موقیفیشمان لەگەڵا بۆ کە ئیمزان کردووە پێویستە لەم قۆناغی هەرێمی کوردستانەدا دامەزراندن بکرێتەوە کە لە 2014 دامەزراند بە هیچ بوون بەڕیدێک بەڕاستیەوە جێگەی قبول ڕاگیراوە بەڵام کاک جەلال لە بێوەمان لەبیر نەچێ دامەزراندن چۆن لە من وەکو خۆم کە لە لیژنەی مافی مرۆڤم بە دوواداچن بۆ چاکسازیەکانەکەم هەندێک بە زوڵم گیراوە هەندێک زوڵمی لێکراوە لە سەر لایکێکی فەیسبوک بۆ نجاری وە 5 ساڵ حکم درا و نادادێکی لەگەڵا کراوە ماوەتەوە هەشە چۆنەڵی ئازاد کراوە ئەم بابەتەش چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان هەستەکەی زوڵم و ستەمی تێدایە بە تەسکیەی حیزبی یعنی ناڵێن قەتعیەن کەس دانەمەزراوە معلومی جەنابیانە بە تەسکیەی حیزبی بە باگراوەندی حیزبی بە واستە بە هەندێک خزم و وعد و عود خەڵکانێکی زۆر دامەزراون زۆر بە کورتی تۆ پەرلەمانتاری ڕێگاکانی ئەزانی ڕێگای فشارەکان باشتر ئەزانی چۆن ئەوان ڕەنگە بچنە ژێر فشارەوە ڕێگای یاساییەکانی ئەزانی ئێستا ئەمانە چی بکەن بۆەوەی کە دابەمەزرێن یعنی کار لەوە دەرچوو تۆ بڵێ وەڵایی با پەیامەکەم بگاتە سەرۆک وەزیران بگاتە حکوومەت گەشتووە ئەگەر تا ئێستا نەگەشت بێ دیارە لە وڵاتە ناژین لە وڵاتەش نژین لە ئەوروپاش بن لە سۆشیال میدیا یان سەر کردبێر ئەزانم چ خەبەرە بەڵام چی بکەنم فشارانە بێتە ئەمری واقع ببنە میلاکی پەروەردە بەفەرمی ئەم جارە خۆپیشاندانەکان حەیویەتێکی پێوە دیارە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە بەڕای من تەنها لە شارەکان لە بەردەمی پەروەردەکانانە بچنە بەردەمی پەرلەمان بچنە بەردەمی ئەنجومەنی وەزیران و بەڕای من چەندین جار وەڵی من ڕەم وایە لە بەردەمی وەزارەتی پەروەردە خێمە هەڵبدرێ باشە ئەگەر خات و بەهیچیان کەنە چیەوە محازەڕ و مدیرەکەی لایدا چی بکات وەڵاجا ئەوەش زمانی نییە وەڵاجا ئەو باڵی بە ئەستۆی ئەبم کار بەدەستان و وەزیری پەروەردە و حکومڕانەکانمانە ئەو کابینەی نوێی بە حکومەتی هەرێمی کوردستانەیە کە زۆر جێگەی داخە زۆر جێگەی داخە بەڕاستیم جاریژەڵم زۆر جێگەی داخە کاتێک کە متمانەیان پێدرا کە سوێندی یاساییان خوارد کە بەرنامەی کاریان خستە ڕوو دنیایەک لە هیوا ئومێد بە خەڵکی هەرێمی کوردستان و بۆ گەنجەکان و بۆ لاوەکان و بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگان و سەیەکە هەموو چینەکانی کۆمەلگا دروست بوو ئێمە فشارەکەین ئەوەندەی لە توانامانە هەبێ فشارەکەین کۆڵ نادەین ئەگەر دووبارە کۆبوونەوەی پەرلەمانمان پەک خست بێ ئەگەر لە بەرنامەی کارانە بێ ناهێڵینەوە کۆبوونەوەیە بەڕێوە بچێ هەوڵی جددی ئەدەین ئەم جارە بەرنامەی کاری کۆبوونەوەی پەرلەمانەوە بێ بەداخەوە کە کۆبوونەوە ناکرێ ئێمە فشارەکانمان بەردەوامە بین لەسەری ئەوەش دەکەوێتە سەرخۆیان کە بەردەوامیان هەبێ لە خۆپیشاندانەکان ماندوو نەبن بەڵام بەڕاستی من ناتوانم زەمانی ئێوە بکەم
کە ئەو مامۆستا بەڕێزانە مەحروم بن لە دارایی و لە دەوام و باشە بەڵام ئێوەش ئەم ئاگاتان لێیان بێ لە ڕێی پەروەردە و مدیرەکانیانەوە هەم لە خۆپیشاندانەکانیش لەگەڵیانە بن چونکە دوازار پێویستیان بێەوە بەڵێنێ بەڵێنە دەینێمە ئەوەندەی لە توانامانە بێ و کوتمان ئەو چوارچێوە یاسایی کە بۆی مەدانراوە لە چوارچێوەی کاری پەرلەمانی کە بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمان کار دەکەین ئێمە لەوە زیاتریش هاوکاریانە بین و پشتیوانیانە بین و ئەوەندەی بۆ مام بکرێت زۆر باشە دەرفەتم کەم ماوە مامۆستا محەممەد فەرموو جەناب دوایین قسەت بزانم لەسەر چییە بێت وەڵاهی ڕاستیەکەی قسە زۆر ماوە بەڵام ئەوەی کە پێویستە ئیشارەتی پێ بدەم بێدەنگی سەرۆکی حکوومەت لەم مەسەلەیەوە هەروەها وەزیری پەروەردە هەتا ئێستا دەوان بێدەنگیەوە ئەڵم کە قسەکانت کردداری بێ نەک ئەوەی کە تۆ سپاسی مامۆستانی وانە بێش بکەی بەڕاستی سپاس نابێ بە موچە و نابێ بە پارە وەکو باسیەکەین خاڵێکی ترەوەیە کە ئێمە سوپاسی ئەو بەڕێوەبەرانە دەکەین کە ئێستا لە خۆپیشاندانەکانە لەبەرەوەی کە زۆربەی مامۆستاکانی وانە بێژەوە لەبەر خاتری خوێندنگەکەی خۆی لە دڵسۆزی خۆی دێ بۆ خۆپیشاندانەکان بە حزورەوە بە حرمەتەوە ئەوە سێ بۆ پاڵپشتی وانە بێژەکان هەمان کاتیش گلەیی و ڕخنەی توند لەو بەڕێوەبەرانە دەگرین کە بە چاوسورکردنەوە لەناو قوتابخانەکانە لەناو خوێندنگەکانە هەڕەشە لەو مامۆستا بەڕێزەوانە بێژانە دەکەن کە نەچن بۆ خۆپیشاندان باشە یعنی بەڕێوەبەری خوێندنگە هەیە بەڕێوەبەری پەروەردەکەی نەرمترە لە ئازداواکاری مامۆسانی وانە بێژە هەتاوەکو بەڕێوەبەرەکە خۆی یعنی دەسەڵاتەکەی سەرەوە بە جۆرێک لە جۆرەکان مافەکانی مامۆسانی وانە بێژ بەڕەوا دەبینێ بەڵام ئەو بەڕێوەبەرە بەڕێزە داوای کرۆ مامۆساکانیان بۆیان نییە بچنە خۆپیشاندان تەنانەت لە قەزایەکی وەکو بەردەڕەش کە نزیکی 2000 مامۆسای وانە بێژی تایە بەڕێوەبەری پەروەردەکان بە چاوسورکردنەوە لە مامۆستاکان وتیانە نابێ ئێوە بچن بەشداوی خۆپیشاندان و بایکۆت بکەن بەڕێوەبەری پەروەردە هەبووە هەر لەو قەزایەدا چووە لە کەناڵی رادیۆ و توزانم تیڤ و ئەمانەوە باسیەوەی کردووە کە هەر مامۆسایەکی وانە بێ بچێ بۆ بایکۆت ئێمە ڕاستەوە خۆ مامۆسایەکی تر لە جێگاکەی داێن باشە جەنابی وەزیری پەروەردە ئەگەر تۆ بە عەمەلی دڵسۆزی مامۆسایانی وانەبێژی ئەم بێڕێزیکردنە بەرامبەر مامۆسایانی وانەبێژ بوەستێنە و ڕێگە بدە هەموو مرۆڤێک لەبەرەوەی کە خوای گەورە بە ئازادی هێناوێتێ سەرزەوی پێویستە حرمەتی ئازادی ئەم مامۆسایە بگری و لە چوارچێوەی مافە ئینسانی و ئەخلاقەکانی خۆیان پێویستە داواکارەکانی خۆی بگەێنێ خاڵێکی تر بمبەخشە دەبێت ئەوە تاو بکەم هەموو ئەو کێشانی کە هەیە ئێمە ڕاستەوخۆ کە ڕوبەڕووی وەزیری پەروەردەیەکەینەوە و نەگەیشتونەتە نەتیجە داواکەین پەرلەمانتارەکان ئەو ئیشە بکەن ئێمە سبەینێ بۆ زانیاریت بەردەوامی دەدەین بەو هەوڵەمەدەنی کە داومانە سبەینێ ڕۆژی شەممە وەکەوەی کە هەفتەیەکی تازە بێ هیچ لەو زەمان کەمی نەکردووە و سرف نەبووە بەردەوام دەبین لەسەر خۆپیشاندانەکانمان و دەگەینە خێمە هەڵدان و هەروەها لەم کەناڵی جەنابیشتانەوە دەمێ ڕای بگێنم جگە لەوەی کە سبەینێ کاتژمێر نۆی بەیانی لەبەردەم هەموو پەروەردەکانی هەرێمی کوردستان بایکۆت و خۆپیشاندانە ڕاستەوە خۆش سبەینێ سەعات 9 بۆ 10 لەبەردەم ئەنجومەنی وەزیران کە یەکەم جیهەدی تەنفیزیە لە هەرێمی کوردستانە بایکۆتی و هەروەها خۆپیشاندانی مامۆسایانی وانە بێژە هیوادارم منبەرەکەتان ببێتە منبەری گەیاندن و لێشەوە هەموو هەواڵێکی خۆش بە مامۆسایانی وانەبێژ بگوێزنەوە زۆر سپاس مامۆستا بەخشم دوایین قسەت وەڵای دوایین قسەی من ئەوەیە بە سەرۆکی حکومەت بە لانی پەیوەندیدار بە وەزیری پەروەردە لێرەوە پێی ئەڵێم بەڕاستی کەرتی پەروەردە لە داڕوخانایە لە داڕمانایە ئەگەر ئێوە کەرتی پەروەردەتان بەلاوە گرنگە و پەروەردەی ناو هەرێمی کوردستان و شار و شارۆچکەکان و دەوروبەریتان لا گرنگە و بەلاتانەوە گرنگە پەروەردە تکایە وەرن بەدەم داواکاریەکانمانەوە داواکاریەکانیشمان تەنها و تەنها بە هەمیشەی بوونە ئەگەر کەرتی پەروەردەیان لا گرنگە بابێن بەدەم داواکاریەکانی مامۆستایانی وانە بێژەوە کە خۆیان ناویان لێ ناوین وانە بێش زۆر سپاس بۆ هەرێکە لە بەڕێزان خاتوو بەدرێ ئیسماعیل پەرلەمانتار لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و هەروەها خاتوو پەخشان عوسمان و مامۆستا محەممەد کەمال وەکو مامۆستایانی وانە بێش سپاسدانەکەین کە لەم بەرنامە بەشدار بوون زۆر سپاس ئازیزان و خۆشەویستان سپاس بۆ بینەریەوە تا بەرنامەیەکی تر بخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ